شارەکەم زۆر دڵتەنگم زۆر دڵتەنگم زۆر دڵتەنگم لە کاتێکە لەسەر مینای ماڵاوایی بەڕێبوونم جێدەهێڵم بە ناچاری بەبێ ئومێدی داهاتوو تەنیا لە جێ دڵێکی تەنگ هەڵم گرتووە ڕۆژانی زوو جێدەهێڵم بە ناچاری بەبێ ئومێدی داهاتوو تەنیا لە جێ دڵێکی تەنگ هەڵم گرتووە. خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ پێمان خۆش بوو لە یەکێک لە پارکەکانی لەندەنە لەگەڵ یەکێک لە هونەرمەندەکانە کۆمەڵێک گفتوگۆ و بابەتی تایبەت ساسکەین. بزانین ئەم هونەرمەندە کێیە، کار و چالاکیەکانی چین، بزانین بۆ ناوی ئیبۆیە. ئێوەش لەگەڵ مابن ئەو پرسیارانەی ئێوەش لە منتان کردووە منیش لەوی یەکەم لەگەڵ مابن. فەرمونون هاوڕێ ئیبۆ ئێوارە و باش. زۆر سپاس ئێوارە تۆش باش. پێمان خۆش بوو جیاواز لە بەرنامەکانی دیکە لەیەکێ لە پارکەکانی لەندەنە وەکو دوو برادر دەمەتەقەیەکی ئێوارە بکەین بزانین ئیبۆ کێیە، کاری هونەری چییە. ئەمە لە سەرەتاوە پێم بڵێ بزانم ئیبۆ کێیە. پێشەشی کاگۆڤن بەخاتندانەکەم بە خاتنی کەناڵەکەدانەکەم یکەیفۆ وەڵاستی جێی دەستی دیارە لە هەموو بەریتانیا. خۆشحاڵ بووم کە ئەم قاوەلی منتان دەستا خۆش بێ. من ناوم ئیبراهیم ڕەحمان میرەیە، بەڵام لە خۆشەویستی هەندێک کەس بامەکەن بە بلە بامەکەن بە ئیبۆ. منیش گوێ نایم هەزناوێکم بەهەزناوێ بانگ بکەن پێم خۆشەوە ڕاستی، چونکە ئەوەش لە خۆشەویستیە ئەو بانگکردنە. لە ساڵی 1999 لە بەریتانیا ژیم، هەر لە شای لەندەنیش بووم، خەریکی کاری هونەریم لە بەریتانیا و لە کوردستان خەریکی کاری هونەری بووم وەکو گۆرانی بێژ. چەند ساڵە لە لەندەنەژی لە بەریتانیاژی، چەندێک گرنگی داوە بە گۆرانی، چەندێک گرنگی داوە بە هونەر؟ وڵی ئەگەر بێتە سەرەوەی ئەمە وەکو گۆرانی بێژ بانگمانەکەن، ینی زۆر کەس هونەرمەند و گۆرانی بێژ جیاکەنەوە، بەڵام من بەش بە حاڵی خۆم گۆرانی وتن لە خوێنمایە، زۆر زۆر حەزم لێتی ئەوکو هیوایەتێکە. هەوڵیشم ماوە ئەوەی کە کردومە چەند ساڵە بڵێن خەریکی گۆرانی وتنم با بڵێن گۆرانی بێژیم، دڵی خەڵک خۆشکەم، وەکو هونەریش گرتومە. چەند کلیپێکم هەیە حەز و خولیایە بەڕاستی گۆرانی وتن، ینی ئەبێ ئەو حەز و خولیاو تایە بێ، دەنگخۆشی ئەبێ لە جەستە و لە ناختا بێت. هەموو کەس دەزانێت گۆرانی بڵێ، بەڵام دەنگخۆشی خوا بەهرێکەیە ئەداتێ. ڕۆژێک لە یەکێک لە ئاهەنگەکان بووم، لەو دیۆ من خەریکی هەندێک مشتومڕ بووم لەگەڵ برادێکە، ڕێوڕسمی ئاهەنگەکەمان چۆن بڵێ چاکرد، گوێم لە سەوتێ بووتم ئەمە سەوتێکی زۆر ڕەسەنە، هاتمە ئەم دی و تۆ بووی. تا چەند هونەرمەند گرنگە سەوتەکەی خەڵک ڕاکێشێ، چکە بەڕاستی تۆ یەکێک بووی لەو هێزانەی کە من ڕاکێشا بۆ گۆرانیەکەی خۆت. تا چەند گرنگەوە؟ وڵی کاگۆڤن ڕاکێشانی خەڵک کە گۆرایشێک گۆرانی بڵێ خۆ زۆر زۆر ئەساسە، کە گوێ لە دەنگی زەلامێک بوو ئیزعاج نەبی پێی، گوێ دەنگی زەلامێ بەلای خۆت باسەکە ڕاوکێشە بەلای خۆیان. ئەبێ بزانی خەڵک حەزی لە چ گۆرانیەکە. تۆ گۆرانی بۆ خۆت ناڵێ، گۆرانی بۆ خەڵکڵێ، تۆ مڵکی خەڵکی مڵکی خۆت نیت. ئەو پرساییکە کردو زۆر جوانە، هەتا چ ڕادەیە خەڵک گوێی لە گۆرانیەکە بێ ڕاکێشێ بەلای خۆیان. بۆ نمونە تۆ ئێستا بە منە وتم تۆ لەو دی بووی، وازام یەکەم جاریش بوو ئێمەکتریمان ناسی لەو ئاهەنگەی کاگڕەنج بەرزنجی بوو. لێرە شۆر پیرۆزبایی لەکەم ئینشەڵڵا مەش پیرۆزبایی بەختەوەر بن ئینشەڵڵا. زۆر گرنگە کە گۆرانی وت خەڵک ئیزعاج نەبێ پێی. من باسی خۆم ناکەم، بەڵام لەوەتی لێرەم و گۆرانی ئەڵێم لەوانەیە بەعزە کەس حەزیە دەنگم نەبێ، بەڵام ڕاکێشانی خەڵک بەلای خۆتە زۆر ئەساسە. ئەویش بەوەی دەنگخۆشی خۆتە و لە لێزانی نیشکە گۆرانی ئەڵێ. ئایا پەروەردەکردنی سەوت تەبەقە پەیوەندی هەیە بۆ حاڵەتەوە؟ بەڵێ ئەتوانم بڵێم
هەر گۆرانی بێژێت لەسەر تەبەقەی خۆی گۆرانیاڵێ هەر گۆرانی بێژە و تەبەقەی تابعی خۆی جایە گۆرانی بێژ تا گۆرانی بێژ کەوتو بازە گۆرانی بێژێکی بە تەبەقەیەک یعنی بە مرتاحە گۆرانی بێژی کەشێ بە تەبەقەیشکە مرتاحە لەوانەیە گۆرانی بێژ نتوانێت تەبەقەی گۆرانی بێژی کە بڵێتەوە بەڵام گرنگەوەی تۆ محاولی خۆ بکەی من گۆرانێک کە ئەڵێم ئەگەر لە دەنگ منێ ناڵێم چونکە ئازانم دەرەقەتی نام ئەوە عیبێتیان نییە لەوە باشترە تۆ گۆرانەکە بڵێ سەقەتیکەی نەیڵێ باشترە ناوتنی باشتر زۆر حەزم لە بەعزە گۆرانێک بۆ زۆر حەزم کردۆ بیڵێم دەبینم زۆر تیاکردۆ بۆم نەوتراوە نەموتووە لەبەر ئەوەی ئەزانم ناتوانم بیڵێم ئەمەیە بپرسم چ گۆرانیەک هەیە خۆت حەزکی یەک تۆزیمان مەقتەعێکیمان پێشکەشکەی وەڵای من زۆر حەز بە دەنگی گۆرانی بێژە کلاسیکەکانەکەم با بڵێن محەممەدی ماملێ مامۆستا محەممەدی ماملێ مامۆستا تا تۆفیق مامۆستا ناسر چەند کلیپی ئەخیر کە کردوتە ئەم سێ کلیپە دوایە چینە باسەکەەوە لەم چەند کلیپەیە چەند گۆرانێکی تایبەت وتووە ئەمێ ئەلەوانە بزانم ئەگەر بتوانی یەک کۆپلەی گۆرانی سەفەر کە تۆمارمان کرد هی برای بڕۆز خۆشەویستم کاکە ئارامە لە ئەڵمانیاژی شەر و ئاوازەکەی کاکە ئارامە لێرە من لە لەندەن لە سێدەیەک لێرە لە نۆرسی لەندەن تەجیلم کردووە گۆرانی سەفەر باز لە داڕانەکە داڕانی دوو عاشق پێشتان خۆش بێ کۆبلێکتان بۆڵێ ناشێ وەختی سەفەر بێ و دواژوانیارە کۆنێنی گای خەندەکە وەقاقای جاران ناشێ وەختی سەفەر بێ و دواژوانیارە کۆنێنی گای خەندەکە وەقاقای جاران بەشی کەشی هەیە دووسکۆ بەخێر بیتەوە ئەمەیە بپرسم ئەم کلیپەت لەگەڵ چەند کلیپەکەی کە چێ بۆی کردووی چۆن ویستە ئەم کلیپە بکەی یا چێ پاڵپەیوەنەری ئەم کلیپەت بوو ئەوەی ڕاستی بێت من بە دوای زۆر گۆرانیە گەڕام کە بیڵێم ینی شتی تازە زۆر کەم بوو کەسێک نێ دەست بگرێ شعرێکە باتێ کەسێک نییە بڵێن لەحنێکە باتێ من شاعر نیم ملەحنیش نیم بەڵام کاگارانی برادەرم کە زۆر زمانێکە بە یەک کۆمین لە کوردستان لە تیپی مۆسیقای کۆڤان نابووین ئیتر لە یەک دابڕین ئەو لە ئەڵمانیاژیم من لێراژیم یەکتریمان دۆزیەوە ئەوانەی تەجیل کردبوو کاگارام بەڵام تەسویری نەکردبوو داوام لێک وتم حەزم لە گۆرانیە توانم هەم بێ وتی بەسەر چاو بەڵام ئەوە بیلۆدەکەیتی ئەو شعرەکەیتی دەبینی تا بکە بیڵێ گۆرانەکە لە دوو مقام پێگە ئاسان نییە گۆرانی دوو پەردەی دوو مقامی جیاوازی تایە بەڵام کە تەجیلم کرد و وراتمەوە بۆ خۆی زۆری پێخۆش و من لێرە ڕێز و سڵاوم بۆ کاگارامە ئەمە یەک ئەو هاندەنم بوو دوو لێرە کلیپەکانم زۆری کاکیوای کاکیوای هیوای کورسات بەڵێ هیوا هەموو کەسەر باسیێکا بەمانێکا بە هیوای کورسات لێرە چای مازەکەم بەڕاستی زۆر هاوکاری منی کردووە ینی لە هەموو کلیپەکانمان جێدەسی کاگیوا دیار بووە ئەگەر بڵێن هیوا سەربازێکی وە ئەو ناوی لێ بنین کە بەڕاستی نەکبووە من کلیپی بۆ چەندەها هەنەرمەندی کە کردووە با بڵێن گۆرانی بێژی کە کردووە هیواش زۆر هەموو جار پێم وڵێ بلا دەی حازر بە باسین کلیپەکە بکەین ئەڵەم جارە هیچم نییە هی بەلەمەکە ئەو یارمەتی زۆرم لەو کلیپەیە لەگەڵ کاک سۆران سۆرانی لێرە چای مازەکەم کاک جەزا ناوی ئەویش بێنین لە نۆری چەژی هەر برادەری کاک سۆران بوو ئەویش لەسەر خۆشەویستی برادەری خۆمانە لە ماڵی ئەوان ماینەوە و سیناریان داناوە بانەکەی ڕۆشین و ئیتر شتی خۆشیشمان هەبوو بەسەرهاتی پێکەین و ئەوانە حەزەکەم خۆش باسکەم شۆکەی گەشتی نەماڵی کاک جەزا من و هیوا و سۆران بووین سۆران سەوتی برسیمە هیواشتی برسیمە ئیتر کاک جەزاش فەقیرە وەڵی خۆم پێگەی کاک جەزا فەقیرە هی نییە نابوو پیتزا و بڵێن باڵی مریشک بێەوە ناخۆش ئیتر سۆران بە منێەوە دەی بیرکەرەوە ئەم گۆرانێ بۆ چێ و تۆ پێم بڵێ با سناارێکی بۆ دانەمیش باس مەکرد ئەوی تەجیلیکە بۆی بیرمان نەچێتەوە گەیانی ئێوتم باش کاک جەزاینەکەی هەڵایەوە بۆکسی پیتزاکە سۆراوتی ئایله برمە باوتم سۆرانەوە برمە نییە باڵ بەقڕ نەگیرەوە ئەوە ڕانی هینە باڵی مریشکە
ئیتر سۆران مریچێکی بەدەمیان هێنا بڵێ لەو کاتیا تۆ ڕێکسەکە لێوێتم کاکە دەڕاوەستا ئێترەوە شەوە ڕاستی یادگارەیەکی زۆر خۆش بوو لێرەوە ڕێز و سڵاوم بۆ کاگیوا و کاک سۆران و کاک جەزاژێ سڵاومان هەیە ئێمەش بۆیان کاک گۆڤەند خۆ دەزانی کە ئێمە ئەم بڵێن هەندەرانی ترەوەی تارۆگە ئەبێ ئیشە بکەیت من بەڕاستی لە کوردستان بەس گۆرانی وتووە کاسبم کردووە هەموو شتێکم کردووە کاسبیایی نییە هەموو شتێکی بەڵام زیاتر خەریکی گۆرانیوتن بووم ئاهەنگمانە جارانی لە هەفتەیەکە حەڕۆژ بڵێن حەڕۆژەکەی جاری وا دووسێ حەبل جایەشەمان هەبوو باسی ساڵەکانی نەوەت بۆکەم لەگەڵ کاک ئەمیر حەسەن شیرۆ عەبدوڵڵا تیپی کۆڤان ئەو برادەرانم کە هاتمە ئێرە وەکو هەموو تاکێکی کورد چوم ئیشم کرد لە ئوتێلێکی ئیشم کرد خواردن و شتیوان دروستەکە زۆر بەلاومە ئاجباتی بوو برێکفاستی بەیانی چکەن مۆشتانەمان نییە بەڕاستی بڵێن ئینگلیش برێکفاست ئیتر هەر لە خۆم خولیای بوو حەزم لە خواردن لێنان کرد وای لێ هات من باسی ساڵی 99 بۆکەم ساڵی 2001 ئیتر حەزم لە خواردن لێنان بوو چوم خوێنم بۆ خواردنەکەش خوێن دووسێ سەرتیفیکێتم وەرگرت شەهادەمە سەری وەرگرت ئێستا لە کیو گاردن ئیشەکەم کیو گاردنێکێکە لە هەرە گاردنە گەورەکانی بەریتانیا کە عایدی ماڵی مەلیکەیە لە ریچمۆند دە کیو گاردن لێ من هەد شێفم ینی بڵێن ئەو قڕانی کە لەگەڵ مایشەکەن تقریبا 20 شێف لەگە خۆ مایشەکەن لەو کاتەوە خولیای ئەوە تەلەفۆنەکەشم لێە کاکی وا خەریکی مقابلەی کاکە خەریکی مقابلەکەی غیبەتی تۆ ئاجان زۆر کاکێ جان وەختی شەموز نییە شەموز فەقیرە تەسویرەکە من باسی سۆرانەکەم کە وتی ئەڵڵا برمە هیواجان تەلەفۆن بۆ بکەینە باشە دێخواوی خولیا خواردن لێنان بوو زۆر حەزم لە خوارد دووشت هەیە ینی بە ئینگلیزیەڵە I cook from my heart I sing from my heart ینی لە دڵۆ گۆرانیەڵێم لە خواردنیش بە دڵ دروستەکەم ئەو دووشتە بۆ من ینی شتێک بەڵام ئەو برادەرانشم لە ئیش کە پێم بڵێن زۆر ئینگلیز و ئەنە خەڵکی وڵاتەکانیکەن ئەڵێن ئی بۆ تۆ چۆن گۆرانی ژەڵیت و خواردنیش نێ دووشتی زۆر جیاوازە بەڵام حەزم لە هەردووکەتی خولیای هەردووکیانم بەڵە خۆشەویستان دەچینە ناوبڕێک و دێنەوە لاتان بینێرمان بن خۆشەویستان هاتینەوە لاتان و لەگەڵتانی کاک ئیبۆ کۆمەڵێ پرسیارم هەیە دەمەوێت بپرسم ئەو درۆنە مەسەلە چی بوو کاتی خۆی درۆنە چوە سەردارەکە ئەوی لێ هاوە وڵی حتمەنەوە هیوا پێوتی خەریکی گۆرانی سەفەر بووین چین بۆم وەکو پێم وتی چین بۆ لای کاک جەزا لێرەوە ڕێز و سڵاوم هەیە وێ لە نۆریچ خەریکی تەسویرەکە بووین چوینە شوێنێک بڵێن ئاو بوو بەلەمێکمان بە کرێگر لێ تەسویرەکە بکەین
هیوا خەریکی زابتی درۆنەکە بوو زۆری بەرز کردەوە لە حەدی خۆی بەرز بووە بە سۆرانی ئەو تۆ ئاگا لێ بێ زوو سۆران سێریکە و ئاگای سۆران نازانم خەریکی تەلەفۆن بوو مەشغوڵ بوو لە پڕ درۆنەکە تۆ ناو دارێکەوە و دارەکە زۆر بەرز بوو تۆ ناو دارەکەەوە لەژێر دارەکەش هەمی قوڕ بوو یعنی هەر بۆمان نەبوو ئەولی تاوەکەی تەڕەزانە چۆنە بێ کاکجەزامان لەگەڵ و ماڵی ئاوا بێت نازانم بەخوا ئاوش لە دارەکە کردا هین نابوو نهاتە خوارەوە ئیتر هیوا پەتەناشی زۆر پێکرد بەونی وتی بلا کە ئاوام لێ کرد پەرەوانەکانی جوڵا بیگرەوە میویستم باشە ئاگام مێ نەبوو لە پڕێکاوتی بلە لەوتم ئاوتی بیگرێت ئاوام کرد لەو دیوکەوتە خوارەوە چوار پەروانەیشکا وڵاو بەزەوە بەسەر هاو دوای کابرا چی لێ ئەوم جانی بوو بەڵ فەقیرە هەتا ئێرە هاتوو قڕ بوو فەقیرە و حساب کاکدەزا لێرەوە چای مازەکە ها یارمەتی ئێمەیە ئەو نەبووە ناهات چوونە بن دارەکە و دارێکی درێژی لەگەڵ هیوای خەریک بوو دەمەوێ کۆمەڵێ ناوە پێ بڵێم باشە بزانم چیت هەیە بۆ ناوانە ڕێبوار هەژار کاکڕێبوار ڕێزی تایبەتی هەیە بەڕاستی وەختی خۆی لە میدیا ئیشە کرد بەڵام ئێستا زام دوور کەوتوێتەوە بەڵام هەموو جار کە ئەم بینە یەکسەر ئەڵێ کاکە گیان چۆنی لە چیای سەحەت باشەوە کاکڕێبوار ئەڵێ کاکە گیان یەکسەر ڕێزم هەیە چای مازەکەم هاوڕێکی دڵسۆز و خۆشەویستیمە هیوا کاگیوا چۆن وەسفی کەم بەڕاستی هاوڕێیەکی زۆر خۆشەویستە بەڵام جاری واش هەیە تووڕەمەگا ڕووبوونەکەی بە بەعزە شتێکە ئیتر لەسەر مەزوع ئێشتا حەزناکەم لێرە گەلم لێرە چای مازەکەم دائیمەن کە ئاچین بۆ بێرمیگام هەتاینەوە هیواڵە پشتی سەرم خەریک کاتەقە بەس قسەی خۆکە ئەوە قسەی خۆش بۆکەم ڕێزی تایبەتی هەیە لای بنکاکیوا چای مازەکەم هیوای تەمە درێژی بۆ خوازم ئینشەڵا هیوادارم بەردەوام بێ لە کارەکانیا و لەش ساخ بێ ئینشەڵا هاوبیر ئەحمەد هاوەجان من هەر پێڵم هاوە هاوەجان ئەویش لە بڵێن دیتر بە هاوڕێ بە تامی برا تامی برایە بۆ من هاوبیر بۆ من سپێشەڵ ئەوە نییە ئینە خاسە خاز ینی هەموو هاوڕێکانم خۆشە بەڵام هاوبیر پشت و پەنای منە بەڕاستی شەموز نادر کاک شەموز چای مازەکەم لێرەوە چی یادگاریەکە هەیە وەڵاهی ئەوە زۆر نابێچین بۆ حەفلە بۆ بێرمیگام هیوا ئیتر خۆ کاچین بۆ حەفلە یەک تەخاشتە کاتە سیارەکەەوە ئیتر کوڕۆ لە پێشەوە دانیشە لە دوا دانیشی فەوتاوی ئەوی بۆ کۆردۆن دوایی قەوەبی من و کاگلێری سیدی بووین لەگەڵ هیوایە من لە پێشەوە خێرا دەستی خۆم وەشان چوومە پێشەوە کاگلێر لە دوا بوو وتی شامۆزیش هەڵەگرین لە ڕێگا ئێوەتم باش ئاخر کاکەجان شامۆز لە چوو هەڵەگری تەلەفۆنی کە شامۆز وەرەسە M25 باخی M25 خەڵک چۆن یاوەسێ شامۆزیش وتی من نام گەڕایەوە ئی بە براکە و بڵێ بە سیارەکە بووگەی نازانم بە برادەری و برایی وت ئەوی ناوت وتی کاکە وڵای بە تەکسی وە دەپاوانێن شامۆز تەلەفۆنی کرد وتی بە قورئان لێ ماوە دای 55 پاوانەکە شامۆز نەوازان بەجێش خۆی هاتووە بەقیت نەهاو شامۆز ناوە بەقی تاریش ناوازام تووڕە بوو ئیتر هیواتیەوە باندێکەم ئێستا ناسەعبەتی کرد دوانی بەبانەکەی لە حەفلەیەکە بێگەوە بوون دەشتی ستار کاک دەشتی ڕێزم هەیە بۆی چای مازەکەم دەشتی من نازانم وەکو چی وەسفیکەم ئەگەر بڵێم بە کوڕ لەوانەیە بشێت چونکە کاتێک من گۆرانی بوو دەشتی ڕسممان هەیە زۆر مناڵە تقریبان لەوانەیە بڵێم 10 ساڵە بێت سەرواڵێکی لە پیا لە بەردەوی مناوەستاوە قژی لول جوان سوور داخۆی دەشتی سوورکارە کە هاتە ئێرە یەکتریمان ناسی وتم تۆ دەشتینی وتی با براکەی برهانە سوور و ئەوان نیوتی با باش وڵی گەورە بووی ئێستا ئیتر ماوەیەکیشی زۆرمان کرد بێت کۆ لێرەوە چای مازەکەم ڕێزم هەیە بۆی هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەویش شتێکێکە لە هەرە ئاسە باشەکانی بەریتانیا وەکو کاک هاوبیر هەردووچیان زمانێ بۆ ڕۆژگارێک بۆ ئەسپیان بۆ کردن بەیەکەوە چ لەگەڵ هاوبیرە چ لەگەڵ دەشتیە من قەت ماڵم بەش نەکردو لەگەڵیان برای من هەردووچیان شتێکی کە هەیە لە کۆنا لەو زەمانەی کە تۆ ئاهەنگە کردووە 50 دیناریان ناویتە دێ ئەم 50 دیناریان کە یاویتە تێ ناوی کەسەکە و بیچۆتەوە ئەو شتە حەزەکەم خۆی بەڕاست و ڕەوام بگێڕێتەوە خۆشترە
دووسێشت هەیە یەکێکیان ئەو خۆی پەنجاپاوانە لە ڕاستیە بەسەر 50,000 دینار 50 دیناری ئەو کات 100 دیناریش بوو نەک 50 دینار بەڵێ ئەو کاتە خۆی بەڕاستی بەسە منە نەهادەوشتە بەڵام هیوا وای لێکردم هەری بیژێڕۆگە چینەس حەفلەیەکەوە بە منێک کاکە وڵی من نیم هەرەوی توێ باشە کاکە منم بەڕەحمە بێ ڕزگای ئیسماعیل هەبوو لە کوردستان ئەویش گۆرانی بێژێکی زۆر چاکە خوا ئافریکا جێ بەهەش بێ بەڵێ حەفلەیەکیان کردبوو لە پێنجۆن لە پێنجۆن شوێنێکی لێ پێڵەنکانی مانگا وازام بەڵێ لەمە خیرێشە ناوەکەیان گۆڕی وازام کردیان نازان بە شتێک ڕزگار و ئەوان چوون بۆ حەفلە هەر پێشۆی جیازەکاندایەن و حەفلەکە دەستپێکا کابراایەک هاتبوو جامانێکی قوتی جوانی بەستە بوو لەگە یەک پشتێنی ئەوە گەورە وتیبی ئێوەن فرقەکە وتیبی ڕزگا وتیبی بەڵێ بەڕەحمەکە وتیبی ئەمە 100 دینار ناو مەحموویکانی مانگایە هەتا حەفلەکە تەواوێ بەسەم ناگۆرانی بڵێ ڕزگایش ئێوان بە 300 دینار چوو من سەیاوەتێ زۆرە یەکسەر ئاسپەکە لێوە بینی بووی وتیبی هاوە 50 قسەوەک ڕێکەوتە بوو دەگی 50وانە کە حەفلەکە دەستی پێکە گوتی کاکە ئەو نەخەڵک هاو بۆ حەفلەکە ژن بە ژن بوو وتی تەپوتۆز بەرز بووەوە وتی کلکی کەری تیاقرتا وتی بیری کابرام نەما من وتی ئەم نەپاریان هێنا تەوەڕ و ئەوانە و شاباش و نازانم چی وتی سێرەکەم دوانی سەعات زەلامی هەموو جانی تەپوتۆزە دوورە ئاهاکە وتیش براو کابرای چییە خۆیان ئەم دیوە تومە زەمە کاک مەحموو بووە وڵام منیش خێرا بە پەلەوتم باتی خێرا ڕۆڵێکم بەرێ با گۆرانیە بڵێم بەسەر وتی وڵات گۆرانەکەی وت ئەمە بەم وەسفە ڕای دەردەم لەیلایە لەیلایە لەیتی بۆیە گەڕام لەیلایە لەیلایە تی هەر ناوەکەم نەهاتەوە لەیلایە ئەوەنێتە بۆیە گەڕێ لەیلایە وتی مانگایە مانگایە وتی کابراوت کۆتی با بە مانگایشی وشتیی خواواڵی کارگە دەستگیراەکەم لێم عاجز بووەوە 100 دیناری گەژێنە بەو ناوەیە ئەوی کاک ڕزگار بوو ڕاستی بەڵام من هەموو جارێکەی جەرمەوە لاڵە بڵێ خۆتی باشە کاکە الحوکمی لە من بوو بەس خۆشە شتکەی جەریتەوە وەکو خۆی بێت ئەوە نییە ئەو شتە خەڵک زۆر بیسەتی لە کوردستان هەرزانێ ساکە بڵێم منن ئەڵم بەخوا تۆ نیت ئەگەر شتێکە هەبێ لە کۆتایی بەرنامەکەیە شتێکی پلانی هونەری و کاری داهاتوو وڵاهی کاری داهاتوم چی بێ ئیشەڵا حەزم لە گۆیانێکی شادە بیکەم چونکە بەڕاستی ئیتر جژنی قوربانیش لە پێشەوە نزیک بۆتەوە هیوادارم شتێکی باش بکەم بۆ هەواداران و بۆ بیسەرانی من زایدەن ئەو شتە حەز دەکەم لە کوردستان بیکەم چونکە بەڕاستی لە کوردستان سێدەی باشمان هەیە ئەی تۆ خۆت چیت بێ بەدڵ لێ بۆ دەکەن لێرە سلای کابرایکی ئینگلیز لەوانەیە خۆت نایاتێ ئەمە یەک دوو هیوادارم هەرچی هونەرمەندان و گۆرانی بێژ و میوزیسانە دڵیان پاک بێ بەرامبەر یەکتری یەکتریان خۆش بێ هاوکاری یەکتری بکەن ئەگەر ڕۆژێ ڕۆژان هەر کەسێ پێویستی بە شتێک بێ هاوکاری یەکتری بکەن بغز و ڕق و قینە دڵی کەسیان نەمێنێت چونکە لێرە ئێستا مەجموعەیەکی زۆر کەمی لەم بەریتانیاکێ تۆی بینی ئەوە کاک لێرە مەجموعەی گۆرانی بێژیکەی لێ عاسپەکان هەمیان بە پەنجە دەژمێرێن هیوادارم هەمیان تەبابن لە ناویەکە و چاوی هەمیان ماچەکەم سوپاسی تۆشەکەم کا گۆڤمەنجان خۆشحاڵ بووم بە ناسینەوە ڕاستی تۆ برای گەورەی منی سوپاسی کاک شامۆزیژەکەم دەستان خۆش بێ شتێکی باشتان کرد منتان دڵخۆش کرد چونکە من ئەم شەویش لایڤم هەیە حەزێک بەر ئەوەش باسکەم لە بەریتانیا من هەموو جمعانێک لایڤم هەیە زایدەن جاری واژەیە شەمانیش لایڤم هەیە وەکو پێشم وتی من ئەوم نەکردو بە پیشە چونکە من هیچی خۆم هەیە بەس وەکوتم خولیاکە لە مێشکا و هۆبیەکە زۆر زۆر ئەگەر گەنجێ پەیوەندی پێوە بکا بڵێ لە ئاهەنگێکمان حەزەکەم تۆ گۆرانی بۆ بڵێ وەکو ئیشەکەی وەکو ڕاستەکەینەوە کردو بە پیشە بەڵام وەکو کارەکەی خۆت بەتوانی هاوکاری بکەی تەبەن بەبڕێکە لەگەڵ یا ڕێەکەوی من هاوکاری زۆر کردووە لەبەر ئەوەی یەک شت هەیە لە کاک بەبن بەریتانیا بڵین لەندەن بخاستن هەمیان منە ناسن زۆر کەس منە ناسی یان ئێستا دڵی کەسیان نەشکانەوە ئەوەی کە وتوەتی باشە وتومە باشە ئای تۆش نابێ ینی ئەبێ شتێک هەبێت باڵانسی هەبێ ینی سنوورێکی هەبێ بەڕاستی بەڵام هەموو جارێک ئەوەی کە تەکلیفی لێم کردووە تەلەفۆنی بۆم کردووە ئەگەر بە مبلەغێکی کەمیش بێتم یاخود بەبێ بەلاشی جاری وا بە هەروە چوم ینی بە خۆبەخشی بەڕاستی چونکە ئەو ئینسانی کە تەکلیفی لێم کردو لەوە زیاتری هێناوە من ناوی کەس ناهێنم بەڵام ئەو ئینسانی کە بە منی وتۆ لە حەفلەکە بەشدار بم زۆری پێخۆش بووە ینی
لەوە زیاتری مستحق بووە ئەو ئینسانە بەڵام هەشێکیش تەلەفۆن بۆ بکە بەبێ حەدلیمکان من یارمەتی ماوە ئاهەنگیشم زۆر جێڕاوە بۆ کۆمنتەکان بەبێ مقابل بەبێ هیچ شتێکی ئەوانە خۆیان شاهێدن هەمان بڵێ ڕاستە ئیشی ئێمە گۆرایی وتنە بەڵام من نەمکردەوە پیشە زۆر سپاس سەگلاگۆڤەنیان چاوەمازەکەم خۆشەویستان لە ئێوارەیەکی قەشەنگ و لە یەکێ لە پارکەکانی شاری لەندەنی خۆشەویستە بەرنامەکەمان کۆتاییە هێنین لەگەڵ هونەرمەندی خۆشەویست ئیبۆ لەگەڵ ئەو دەنگە ڕەسەنەی کە کوردان لێرە ئاوێزانی ئەو دەنگە بوون و دڵیان بەو دەنگە خۆشە منیش بەجێتانێڵم لەگەڵ دەنگە ڕەسەنەکەی ئیبۆ و گوێبیستی ئەم گۆرانیە ناوازە بن و لە دوای گۆرانیەکەش کۆتایی بە بەرنامەکە ئەهێنین تا بەرنمەیەکی تر و ساتێکی تر لەگەڵ شاندی یاوەرم کاکە شەیموز نادر و ستافی خۆشەویست تا بەرنمەیەکی تر ماڵ ئاوا و خواتان لەگەڵ کوشتمێ بالەنجە ولار ئەی زاڵم مەی زۆردار کوشتمێ بالەنجە ولار ئەی زاڵم مەی زۆردار ئاه و حاسرەتی من مەیناتی و خافەتی من آه حسرتي من ميناتي وخافتي من هموي بابوني تويا خلشي لين بوتا دجمن هموي لابوني تويا خلشي لين بوتا دجمن دەسارێگەم بدان خەڵکە لەگەڵ خۆما کەمێ بدیم وەکو فرمێسکی چاوی خەم بەسەر دڵما کەمێ بڕژێم کەمێ بڕوانمە ئاو ڕێشکەی کە پێم تێگرت و پیا هاتن هەتا ئێستاش سەری نەیدا لە دارگەی شاری ئاواتم بەتاڵای ژیانی ساڵی ڕابردوو هەموو عمری بەناسۆر و هەموو ڕۆژێکی بابردوو بەتاڵای کەم پەڕەی مێژوو ژیانی ساڵی ڕابردوو هەموو عمری بەناسۆر و هەموو ڕۆژێکی بابردوو شنەی سەر ئاو ناو باخێ نەبوو جانم ببزمێنێ چرۆی بەخت و هیوای جوانیم بە ئەسپایی بپشکێنێ لە باوەشدا لەژێر سایەی دژێکی خاو و پاخشانە لەبار تیشکی چرای جوانی نەمامێکی دراخشانە بەیانی شنو ئاوەنگ بەسار لێومە بەسار جانی بەشۆکە و بەسەر باڵای چڵ و چێومە بەیانی لێوێنەی باران شنو ئاوەنگ بەسار لێومە بەسار جانی بەشۆکە و بەسەر باڵای چڵ و چێومە
لەسەر ڕێمان نەبوو دارێ لە سێبەریا هەتا تاوێ وچانێ بالەشیمان بوو کەمێکیش لێک بنێ بچاوێ لە مەیخانەی شەوا بابێ مەی خەستی هەزار ساڵە لە تاڵەوە وەها گێشکا نەزانم عمری خۆم تاڵە دەسا ئەی خەم دەسا هاوڕێ شەو ڕۆژ و هەموو ساتم دەسێ ڕابگیرە بۆ دەستم زەبوونم ڕوو داتم دەسا ئەی خەم دەسا هاوڕێ شەو ڕۆژ و هەموو ساتم دەسێت ڕابگیرە بۆ دەستم